بەهۆی ئەم هەموو خواردنە خراپەوە هەموو مادە زیان بەخشان لە جسمی مرۆڤەکان کۆ بێتەوە مادەیەکی زۆر کەڵەکە ئەبێت لەسەر پێستی مرۆڤەکان لەسەر تەسک بوونەوەی خوێنبەرەکان ئەو کەسانی کە کێشەی خوێن خەزبوونەوەیان هەیە ئەو کەسانی کە کێشەی تەسک بوونەوەی دەماریان هەیە ئەو کەسانی کە شەقیقەیان هەیە کەسانی دەوالیان هەیە ئەمانە زۆر سوود لە زالوو وەرەگرن وەکو خۆمان وەک سنتەر ئێمە 3 ساڵە ئیش لەسەر زالووەکەین سوپاس بۆخوا کە خەڵکێکی زۆر سوودی لێ بینیوە نەخۆشەکان لە یەکەم جەلسەوە لە دوای 15 ڕۆژۆ نەتیجەیەکی باشە بینن و ئەگەڕێنەوە کرمی زالوو کرمێکە دوو جۆری هەیە ژاهراوی هەیە و تووبیشی هەیە ئێمە خۆمان کرمە تووبیەکان بەکارێنین کرمی زالوو ئەندامی زاوزەی نێروینە و مێنشی هەر لە خۆیەتی بەڵام لەگەڵ بەرامبەریا وەچەکانی زیادەکە ئەم کرمە ئەوەی ئێمە بەکارێنین هیچ خواردنێکی بۆ بەکار نایەت بەس لە ئاوی سازگارە پەروەردەکرێم لەژێر ڕێنمایی دکتۆرە ئەبێ پەروەردە بێت نابێ ئەو کەسانەی سە خەڵکوە ئەزانێت ئەوەی لە هەر شوێنێک زالوو بێت هەر زالووە نابێت لە خۆتۆ زالوو بەکاربێنیم ئەبێ زانایی و حەکیمی ئەو کەسە دەورەبینێ کە زالوو بۆچی بەکارێنێ یعنی مەرج نییە تۆ زالوو لە شوێنێکە دانەی هەدەفەکەت بپێکێ یعنی ئەبێ بتەوێ مەبەستت چی بێ کەسێک سەریەشێ لە شوێنێکایە کەسێک دەماری گیراوە لە شوێنێکایە هەر نەخۆشیەک و خاڵی تابێت بەخۆی هەیە خەڵک زۆر ڕێگەی تری تاقی کردوێتەوە سێرێکا سوودی نەبینیوە بەڵام لە یەکەم جەلسەی زالووە بە کاتێکی کەم نەتیجەیەکی زۆر باشەدا ئەی باڵمە ژان هەڵە ناوێ فترێکە علاجە لای بم علاجەکان یعنی بۆ مستەوا نییە ئەیە تەجربەی کردمەکەم لە وانی بزانم دووسم جار سێهم جارەوە بەڵام ڕێیلا ئەی باڵە سڕ بۆ سڕ یعنی ژان هەڵە ناوی و یەکەم ئیسراحەت کات دی باشکەم خوددا ئەیە هینە خوێنەگەلی مەشە چۆن مەژم وەکو حجامەی تێ دەرای يعني تشت زيايا خيني وسيايا تشتي احتمال دماري جريايا فكي شدي استفادة لي كلمة عيبينية تقريبا سيهم جاربام سيهم وشوارم والله خاصنا هاي دفكر بس خاصة عيبينية طبعا طبيعية لدرمان خاسرة ئەو کەسانی کە یەکەم خوێنیان باش بێ خوێنیان کەم نەبێ دووەم کێشەیەکیان هەبێ بۆ نەخوێنیان خەز بێ تووشی شەقیقە بن تووشی سەرێشە بن یا زیبکە و پەڵەیەکی زۆریان هەبێ یا دەوالیان هەبێ یا سەوفان ڕۆماتیزمە قاچاوسانیان هەبێ عەسابی سەریان هەبێ بۆ کەسانە زۆر زۆر بەسوودە ئەمە ئەو مادە زیان بەخشانە هەڵێمژێ خوێنی خەسە خوێن تەڕەکات و ئیسراحەتێکی باش ئەدات بە نەخۆشەکە ڕاستی چەند ساڵێکە لە کوردستانە هەیە ینی ئەتوان بڵێن 15 ساڵێکە بەڵام وڵاتانی تر لە زووە بەکارێنن لە مێژە وڵات وا هەیە 3000-4000 ساڵ پێش ئێستا بەکاری هێناوە.